اهتێنە سەرەوەی کە گرنگی بە بابەتی پشتێنەی سەوزایی وەک باسمان کرد تەوەری سەرەکیمانە بێت و گرنگی پێدەین و باسی لەسەرەکەین پێویستە کەسێکی شارەزا لەو بوارەوە لەگەڵمان بێت بزانین پشتێنەی سەوزایی لە هەولێر لە هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە و چی دەکرێت بۆ ئەوەی کە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان زیاد بکرێت. ئەمانە هەمووی لەگەڵ ڕائید فواد ئەحمەد زراری بەڕێوەبەری گشتی ڕاگەاندنی پۆلیسی ژینگە و دارستانی هەرێم ئەم بەیانە گفتوگۆی لەسەرەکەین. بەیانیت باش بەخێر هاتیت. ڕائید فواد بەخێر هاتی، بەیانیت باش، ڕۆژێکی باش بۆ تۆ. گرنگی ئەم ڕۆژە لە جیهاندا لەو چالاکیانەیە ئەخۆی بینێتەوە کە ئەنجامەدرێت. لە هەرێمی کوردستان چیەکرێت؟ ئەبینین لێرە و لەوێ بۆ بوژانەوەی ئەو دارستان و ناوچانەی کە ڕووتاونەتەوە بەڕاستی بیڵین کە داماڵراون لە ژینگە لە سروشتەکەی خۆی جا لە ئاژەڵ بەیان لە درەختەکان بێ چەندین چالاکیە کرێ، چەندین هەڵمەتی نەمام چاندنەکرێ. ئەمە بەسە یاخود چیتر بکرێت لەم ڕۆژەیە؟ خۆی ڕۆژی ژینگە یاخۆ ڕۆژی پاراستنی چیاکان یاخود هەر ناوێک ڕۆژێک نییە، هەموو ڕۆژێک ڕۆژی پاراستنی ژینگەیە. پێویستە ئێمە بچووچکەین و لە ڕۆژێک و لە کاتێک و لە تایمێکی بچووک نا پاراستنی دارستانەکان و ژینگە لەسەر خەڵکە سەر هەمومان پێویستە، لەسەر تاک پێویستە، لەسەر ئەوە نیە برێن تەنها ڕۆژێکە یاخود وشیاری پێش هەموو شتێکە. بڵاوکردنەوەی وشیاری ئەبێت هۆی پاراستنی دارستان و بەهێزکردنی بایۆدایڤرسیتی لەو ناوچانە. ئێستا ئێمە وەکو بەڕێوەبەری پۆلیس دارستان زیاتر کارمان لەسەر وەشیارکردنەوەی خەڵکە، زیاتر وەرکشۆپ بۆ خەڵک لەگەڵ خەڵک قساکەین، فەیس تو فەیس لەگەڵ ڕێکخراوەکان لەو کار ئەو میدیاکارانەی کە دەوریان هەیە لە ژینگە و پاراستنی ژینگە، ئیتر لەگەر هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی بیندرا و بیسترا و نووسرا و قساکەین لەسەر ژینگە وشیاری بڵاوکەن کە وشیاری بڵاو بۆ ئۆتۆماتیکیان ئەبێتە هۆی پاراستنی ژینگەکەت باشترە پارێزە لەوەی کەوا لەوای پۆلیسی عەدەد زیاد کەم نا خەڵکی ڕۆشنبیر زیاد دەکەم وشیارەکەی زیادکە وشیارەکە زیاد ئۆتۆماتیکیان هەموو خەڵکەکە بێتە پارێزەری ئەو ناوچەی و ئەو دارستانانێکی تێدا ئەژێت. باش ئەوەی کە گرنگە بزانین ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان یان با بڵێن لە دەوروبەری ئەوەی کە پێیوەستە بە ئێوە داتا لە لای ئێوە هەیە چەنە لەگەڵ ئەو هۆشیاری کە بڵاوی ئەکەنەوە هەوڵی وشارکردنەوەی خەڵک ئەدەن ڕێژەی سەوزاییە بینن زیاترەکات یان کەمترەکات؟ خۆی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان بە پێ و داتایەکە لە وەزارەتی کشتتوکاڵ وەرگیراوەی مەلەوان وەرەگرین زیاتر چکاوان سای سێرڤەی لەسەر هەرێمی کوردستانەکان و دار و زۆری دارەکان ئەویش ئەگەڕێت و تقریبان 8 ساڵ پێش ئێستا داتایان کردووە هیچ شابتەمەعادە دهۆک نەبی لە ستاندەردە با باقی شارەکانی هەرێمی کوردستان هەمویان لە خوار ستاندەرد بۆ نمونە هەولێر 10.7 سلێمانی 10.11 ستاندەرد چەنە؟ ستاندەرد نابێت لە 25 کەمتر بێ دهۆک 27 کارێم 20 یاخود با خەڵک ناوچەیەکی تایبەتوانەکە بۆ نمونە کارێم هەولێر هەر لە حاجی ومەرانەتە مەخمورەگرێ کە خراپترین و کەمترین ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان مەخمورە باشترین ڕێزەی سەوزایی لە ئامێدیێت 57% سەوزاییە کامە ئاڵێن باسی پارێزگا ئەکەین کەواتە بە زۆرترین هەر لە حاجی ومەرانەگری هەتاوەکو دێتە مەخمور ئەو هەموو هەولێر وەرەگیرێ وەکو من هەولێر دەیە 10.7 سلێمانی 10.11 هەلەبجە 11.3 شتێکی وایە دهۆک 23 ینی بە خۆشحاڵیەوە توانین بڵێن ناوچەیەک ستاندەر زیاترە یەک ناوچەی نەگەشتە ستاندەر ئەوە پێش ئێستا بوو ئێستا ئایا سای سێرڤەی بکەین ئەو ڕقەمە ماوە لەبەر بە تاکید کەمتر بووە ئەویش کۆمەڵێک کۆکاڵیەکەمیان خۆی بەپێ ئەوەی داتای کە دیسان لە وەزارەتی وەرماگرتووە ئەڵێ لە 50 ساڵی ڕابردوو 150 دارستانەکانی کوردستان نەناوچووە ئەو کار لە ناوچوونەکان چین زیاتر شەڕە چونکە لە ناوچە سنووری دارستانەکان بە بەردەوام شەڕە ئەو کاری کەمبوونەوە دەسەڵاتی حکوومەتیشدا نییە لە ناوچە شاخاویەکان بە بەردەوام شەڕە نزیکەیت بۆ 100 ساڵ ئەوە شەڕ لەو ناوچە شاخ بە بەردەوام ئەو دارستانان ئەوستێن و ئەبردرێت ئێستاش لە هزار شەڕ بەردەوام پلان چییە بۆ ئەوەی کە بێگومان شەڕ ماڵوێرانیە بۆ تەواوی ئەو وڵاتە بە هەموو بوونەوەرەکان کە تیاژین لە مرۆڤ تا بوونەوەرەکان و دار و درەختەکان پلان چییە بۆ ئەوەی کە بتوانێت هیچ نەبێت کە ڕێگری ناکرێت لەوەی کە دارستانەکان بۆ شێ بسووتێنێت لە بری ئەوە چۆنڵەت دار بچێنرێتەوە لە بری سەوزکردمانێ لە بڕی دارستانمانێ ئێستا ساڵانە هەڵمەتێکی یەکجار زۆر سەوزکردن هەیە بەستە من هەر کاتەم جاڕام ساندن ئیدارەکردن پێش ساندنە
1000 دار بە ئیدارە بچێنێ باشترە 2000 دار و 5000 دار و 100,000 داری بە ئیدارەکەیدا دەبێ ئێمە لە سەرەتادا پرۆگرام ئەستەن الحەمدولله حکومەت هەرێم لەو کابینێ دەستی پێ کردەوە بە ئیدارە ئیشەکە ساڵانە 2 میلیۆن و 3 میلیۆن نەمان بڕیارە درێ ئەگەر وا بە کوردستان ئێستا ئەمازۆن بوو لە ڕووی سەوزایی هەموو ساڵ 1 میلیۆن دارە کوا نەتیجەکە کەمتر بوو زیاتر نەبوو کەواتە ئەتوو دەبی بگەڕەوە سەر پلانت دەبی هەبێت چ بکەی خوتوەکانت چ بێ کۆمەڵێک دارستان دروستکەی بۆ شێوازی پاراستنەوە لە هەمووی گرنگتر وشیاری لای خەڵک دروستکەی کاکە هەر کەسێک هەر تاکێک ئەو دارستان و ژینگەی هەمومانە هی من نییە بە تەنها پۆلیسی ژینگەی ئیشم نەخێر پۆلیسی ژینگە چاودێرە دەگەر هاوکارتە دێتە ناو دارستانەکان هاوکارتەبی لەوێ خوانەکە حادسەک و خێراتر ئەگابێت ئەوە ناکرێت من هەر دارێک و پۆلیسێکی بۆدانم هەر دارێک و پۆلیسێکی بۆدانم ئەگە وشیایی لەگەردانە بۆ هەرە بردرێ هەرە سوێندرێ بەس ئەگەر وشیایی لەگەردا باوەڕ بکە پێویستی بە پۆلیس ناوەمو خەڵکا بێ بە پۆلیس و بە چاودێر لەسەر دارستان و ژینگە و پاوان و حیوانات بەڕچوە کۆمەڵی حیوانات بەڕیش من هەر مشکلەمانەیە مەسە کوشتن هەیە ڕاو هەیە ڕاوی هەرەمەکی هەر دەمەوهاوینی لێت کە وەرزەکە گۆڕە یەکسەر ئیتر ئەبیستینە بێ خۆمان حازرکەین بۆی کە چیاک سووتە ئەوەندە دۆنم زەوی گڕیگر ئەمە بۆچی دروستە ئەگەڕێتەوەنی جگە لە ناهۆشیاری هاوڵاتی چیترەوە کات کە هەموو ساڵێک نیوەی دارستانەکانمان لە دەستبین بەوەی سووتانەوە خۆی بێت بۆ دیوتم وشارێکەیە خەڵکەکە وشار نییە لە چۆنێتی تەعاملکردن لەگەڵ ئاگەر کابرات دەغڵێکیە باخێکی هەیە ئەچێ کۆمەڵێک پوش و باوەڕێستێن و کۆنتترۆلەکەم کەچی ئاگرەکە کاتۆ لە دەستی دەرەست چونکە وشیاری نییە نازانی شێوازی کۆ نازانی کاتەکەی شوێنەکەی بەبێ ئاگادارکردنەوەی خۆی مەفروزە ئەوەی کە ئەو شوێنە ئیشەکەی تێکە کۆمەڵێک دەستگا هەیە لەو ناوچەی پۆلیسی دارستان هەیە بەرگری شارستانی هەیە فەرمانگەی کوشتتوکاڵەیە دەستەی ژینگەیە ئەمانە ئاگادارکە و لە هەر ئیشێکی کەژ لە ناو دارستان و ژینگاکەمانە بە هەمانجی ئەمانە هاوکارتە بن لەوێ هەم بۆ ئیشەکەی تو هەم بۆ ئێمە هەمووە ناکەین کە ئاگرەکە کۆن لە دەست دەرسێت چکات و شەوانە حەقبی چاکردن بێ ڕێخستنی باخەکەی خۆی باش هیچ ئامارێکتان لایە چەندێک دارستان سوتاوە چەند ساڵانە تقریبان بڕین و سوکە بڕینمان زیاتر لە سوستانەما بڕینمان زیاتر لە سوستان بڕینیش کەی دەست پێکە ئێستا کە لە تقریبان لە مانجی دەوە بڕین دەست پێکە ئێمە ئێستا ساڵانە پلان لە مانجیدا دەست پێکەین لە سەردەسەر هێرمی کوردستان مەفاریزمان زیاد دەکەین زیاتر کۆنتاکتمانەبی لەگەر مختاری گوندەکان و ئەنجومەنی گوندەکان و لەگەڵیان دانیشین پێش یارمەتەکە پێیان دەڵێن کۆنتاکت و ئینفۆمانەبی تەلەفۆنیانەبی لەگەرمان دێن دانیشن ئەو مەشاکلە زیاتر بڕینمان زیاتر لە سوستانێمە بڕینەکەش چێ ئەکە زیاتر ئەو کەسانە ئەکەن کە بازرگانن خەڵکی ناوچەکە باوەڕ خەڵکی ناخەڵکی ئاسایی تەمەشە دار بڕین خەڵکی ناوچە شاخاوەکان نایبڕێ بە دارستانی خۆی داری خۆی ملکی خۆی زانی حەقی خۆشتی ملکی خۆ دوو جاری استفادە لێکە یەکەمیان وەکو گەرم خۆ گەرمکردنەوە لە قوپۆپە وشکەکان بڕێ دووەمیان وەکو لە وەڕاندنی حیواناتەکان لەسەر ئەژیدن تاوا حەقی خۆتی وەکو دارن کێ ئەچیان بڕێ ئەمن تاجیرێک دێ لە هەولێر بازرگانی بە دارەکە یسلمانی بازرگانێک دێ بازرگانی دار بڕە ئەمە ئەچێ دارەکە لە ژێر عەرزە بڕێ باش ئەمانە چ ڕێکارێکی یاساییان بەرامبەر چۆن سزا ئەدرێن ئەوانەی کە سزا دراون بە بڕەپارەیەک دواتر ئازاد دەکرێن ئەبێ سزایەک بێت کە خۆی ئێمە ئەم ساڵ بەس لە ئەمسەر 1970 تاوانی سەرپێچی سەرژینگەیمان هەبووە بۆ منۆ مانجی یەکەم 1970 کەیسمان هەبووە لە بڕینی دارە بیر لێدانە سیاسکردنە داربڕینە ڕاوە ڕاوی ماسیە ئەوانەمان هەموو هەبووە 1970 کەیسمان هەیە و بەردەوامیشە ئێستا لەوان نزیک بوو بتە هەزاریش ساڵانە نزیک 1500 2000 کەیسمان هەیە 1500 کەیس چونکە بە پێتن لە مانجی دەبەسەرەوە کەیسەکان زیاد دەبن بڕینی دار زۆر دەست پێکە ڕاو ئەخۆ کارەکە ئەم ساڵ و سار و سەرما بوو نێخۆ نەوتەوزێکرا ئەوەی جاری دومیش وا دەست پێکرد ناوچە شاخاویەکان بە تۆڵم خەڵکی ناوچە شاخاویەکان وشیارە لە ڕووی چکە ژینگەکەی بێ خۆێزان تۆ ئێستا لە گوندەکەی خۆت من لە گوندەکەی خۆم کۆمەڵێک دار بوویتە سمبۆلی گوند نایبڕێ زۆربەی ناوچەکانی کوردستان خەڵک وەکو دارستان هەروەکو ناوچەیەکی گەشتیاریش سمبۆلیش وەرەگریتن کابرا وەکو بژێوی ژیانی ڕۆژانە با بینە سەر باسی ژینگەی ناو دارستانەکان ژینگەی ناو دارستانەکان بۆ کۆمەڵێک ئاژەڵی کێوی کە لەوێ سەکەمە لەمە بەر ئاماژت بۆدا ئێمە ڕاوی نایاساییشمانێ هەرچەند لە هەرێمی کوردستان ناوچەی پارێزراومان هەیە بەڵام هەموو ناوچەکان پارێزراو نین لە هەندێک ناوچە پارێزراوە بەشەکەی دیکە خەڵک ڕاو ئەکات ئەو ئاژەڵی کێویانەی کە ئەو ئیکۆسیستمە ڕائەگرن ئەو جوانیادەن بە سروشتی کوردستان لەلایەن
وەک خۆت باست کرد بازرگاندارە بڕێتەوە کۆمەڵی کەسی شەیە ڕاوچین بۆ فرۆشتنی گۆشتی جۆرا و جۆر یان هەر بۆ چێژ و هاوەسی خۆیان و خۆشی خۆیان ئەو کارە ئێمە کەگە باسی ڕاوەکەن بە شێوەیەکی گشتی تێکدانی ئیکۆسیستەم ڕاوکردنی هەر گیانەوە بەتم و دەگەر هەتاوەکو بەرنامەکەی عالمی پێری سایتس ئەگەر هاتو سایتس لێرە هەبوو توانیمان سای سێرڤەی هەموو شتەکانی کوردستان بکەین ئەو کە زۆر ئاسانە بیڕاویش کاتی ڕاوچکە ڕاوکردن لە هەموو دنیا هەیە من لەوانەیە ئێستا برین پۆلیسی دارستان چۆن نەموشە کاکە هەیە بەس بە یاسایە کاتی شوێنیە وەختیە یەک جۆر ڕاوە بە شێواز ڕاوەکە و حەقی ڕاوەکەش دەی بدەیت حەقی ڕاوەکە کاتی ڕاوەکەی ساڵانە دەی بدەیت یەک جۆرە ئەو کاتە من نەزانم ئەو ئاژەڵانە کە لە ناوچوونیان لەسرە هێڵی سوورن بەخۆ بە سێ هێڵ تەوزیعەکە سووریان هەیە پەمەیان هەیە سەوزیان هەیە سەوزەکان لۆت هەیە ڕاوەکەی ڕاوەکەش دیاری کردیە کاتی ڕاو کەیە کەی کاتی جوودبوونە کاتی هێلکەیە کاتی بێچووە ئەوانە مەمنوع ڕاو لە کاتێکت بۆ دیارەکە مەوسمی ساڵی 2 مانگ بۆ تێ ڕاوکەی لەو 2 مانگەش یەک جۆر ڕاوەکەی لە یەک جۆر تەمەشا من ئێستا تۆ هاتی داوە ئیجازەی ڕاوەکەی کاکەم ڕاوی سوێسکاکەم نای بچی کەویش بکەی بە سوێسکەت بۆ تێ بکەیتەوە و سوێسکەش یەک سوێسکە بگری نەک بچی بە قڕیکەی یەک جۆرە و بناوی بچی بە تاپڕیش و بە ناویان کەوی بەو ڕاوێکی ئەمە بۆ دانم بەکە ڕێوەیەکی قانونی و عالەمی هەیە سیستەمات هەیە لە عالەمی بەو نیزامان دەیبڕن تاکە ڕاوە لە کوردستان کامە شانازی بێبگەن کە بە نیزامە ڕۆڕێکراوە بەس ڕای ماسیە ئەویش ساڵانە وەرە کۆمەڵە گرفتمان هەیە کۆمەڵێک پۆلیس لێ ئایدرێ کۆمەڵی خەڵکی بەس ئەلحەمدوللا وەکو ئەم لەو کابینێ بەڕاستی سەپۆرتێکی یەکجار زۆر باشە ژینگاکرێت لە دابینکردنی ئەشیا مەکاین و پشتگیری زیاتری ژینگە و احتیمام زیاتر بە ژینگە درا ئێستا ڕۆژ بە ڕۆژ تەمەشاکەین لە وەزارەتی ناوخۆ زۆر سپاس وەزیری ناوخۆشەکەن کە زۆر سەپۆرتە معدەل دامی ژینگاکە لەسەر هەیە لە هەر مشکلێکی ژینگەیمان هەبێ هاوکارە حکوومەت هەر هەم وایە ئێستاکە وەبزانم بەڕێوەبەرایەتیش نوێژ دروستکرا بە ناوی خۆ گونجاندن لەگەر کەش و هەوا گۆڕانی کەش و هەوا لە ئەنجومەنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیر ئەوانە هەموو واکەکەوا ژینگە هەمومانە ژینگەی هەرێمی کوردستان لە خەتەریەتدا پێویستە هەمومان ببین بە یەک تیم بیپارێزین چ بکەن پلانەکان چ بی چۆن بیپارێزین هەر یەکە و بە پێی توانای خۆی ڕاگەیان کار لە وشیاری بڵاوکاتەوە من بیپارێزم وەزارەتی کوشت و کاڵبێ دار بچێنێ وەزارەتی ئاوەدانکردنەوە بێ شوێنن بۆ ئەتر هەر یەکە و بە پێی شوێنەکەمەکان وەزارەت دەستەی ژینگە بێ ڕێنمایی و نیزامی عالەمیەکانم پێڕێ بەو نیزامانە ئیشەکرێ ئێتر هەمومان ببین بە یەکتیم چون کەس ژینگە هەمومانەی تاکێک نییە بە تەنایی پۆلیسی دارستان بێ بەڵا بەس پۆلیسی دارستان ڕۆژ دارەکەی ببڕم هاتمەوە نەیبڕێ ناخۆت ببە بە پۆلیس خۆت ببە بە چاودێری دارستان دروستە هەر کەسێ هەست بە و بەرپرسیارەتیە بکات وەکو چۆن پارێزگاری لە سیەکانی خۆی ئەکات بۆ هەناسەدان مەترسی ناخاتە سەر سیەکانی خۆی تووشی نەخۆشی ناکات بە هەمان شەوە بیرکردنەوەش بیر بکاتەوە کە ئەمە سیەکانی هەرمی کوردستانە دڵنیام ئەو هۆشیاریە زۆر زیاترە بێت کە هەستی بەرپرسیارەتیمان لەلا دروست بێت وایەن کە هەر یەک لە ئێمە هەر یەک لە تاکێکی ئەم کۆمەلگایە وەکو بەڕێستان پارێزەری ژینگەی کوردستان بن و پۆلیسی دارستانەکانی کوردستان بن سوپاس بۆیەوە هەڵبەت بابەتەکە هەڵەگرێ کە زۆر قسەی زیاتری لەسەر بکەین و گرنگی زیاتری پێبین بەڵام گرنگەوەیە کە کارەکان چۆنەکرێ و بەردەوام بین لە پەیڕەوکردنیە و بەرپرسیارەتی کە لە سەرمانە سوپاس بۆ بەڕێستان ڕایت فات کە لەگەڵ ماوە بوو سپاس دەکەین زۆر سپاس.